سەید کاکە هێرشی بۆ بارەکەکانی مام جەلال کرد و جەلالیەکانیش بە هاوکاری ڕژێم تۆڵەیان کردەوە. سەید کاکە لە کتێبی بیرەوەری پێشمەرگەیەکدا دەڵێت لە هاوینی ساڵی 1969دا دوو لقی سربەهێزەکانی هێزی دەشتی هەولێر هێرشیان بردە سەر بارەگاکانی گێڕاش کە دەکەوێتە سەر و بێستانەی گەورە کە ئەو کات مام جەلالی لێبوو. بەڵام لەو هێرشەدا سەرکەوتن بەدەست نەهات و سەرلقێکیشمان بەناوی محەممەد مەحموود شەهید بوو. لە دوای شەهیدبوونی ئەو کەڵە پیاوە بڕیارماندا تۆڵەی بکەینەوە. هەرچەندە هێرشکردنە سەر جەلالیەکان ئاسان نەبوو چونکە چەند دەبابەیەک دەیپاراستن و ئەوە بوو ئەحمەدی حاجی عەلی ئامری بەتالیۆنی سی پێشمەرگەی هێنا و منیش 30 پێشمەرگەم لەگەڵ خۆمدا هێنا. ئیتر بیرمان لە ڕێگەیەک کردەوە کە خۆمان بگەیەنینە گوندەکە، بۆیە لە ڕێگەی ئەو ئاوەوە کە دەچووە ناو گوندەکە توانیمان بگەینە ناو گوندەکە. لەگەڵ خۆماندا تۆپێکی 107 ملیم و 30 گول لە تۆپمان لەگەڵ خۆماندا برد. ئیتر هەمووان بە یەک جار هێرشمان کرد و توانیمان لە ماوەی یەک کات ژمێردا دەست بەسەر بارەگەی جەلالیەکاندا بگرین کە ئەو کات مەلا ماتۆر بەرپرسی ئەو بارەگایە بوو و خۆشی بەشداری لە شەڕەکەدا کرد. بەڵام نەیتوانی ڕانک و چۆخەکەی ڕزگار بکات، بەڵکو بەکراس و بیجامەکەیەوە خۆی ڕزگار کرد و هەڵات. دەستکەوتمان لەو شەڕەدا 5 چەک و ئاوەنێکی 28 ملیم و تەواوی کەلوپەلەکانی ناو بارەگاکە بوو. هەروەها 2 ئۆتۆمبیلی گەورە و دەڕاستەیەکمان سووتاند کە ئەو دەڕاستەیە بۆ دوورینەوەی دەخڵ و دانەکانی پێشمەرگە هێنرا بوو. لەم شەڕەدا قوربانیەکماندا بە ناوی کانەبی خالیت. لەم شەڕەدا جەلالیەکان بە تەواوەتی سەریان سوڕما کە چۆن ئێمە توانیمان بگەینە ناو گوندەکە کە لە کاتێکدا چواردەوری گوندەکە بە تەواوەتی بە چەکدار تەنرا بوو و ئەو هەموو پێشمەرگەیی لێبوو. ئیتر لە دوای ئەو کاتەوە جەلالیەکان بە هاوکاری سەرکردەکانی سوپای عێراق لە ساڵی 1969دا پلانێکی گەورەیان داڕشت بۆ لە ناوبردنی سەرتاسەری پێشمەرگە کە جەلالیەکان ئەو پلانەیان دانابوو. لە 3 شوێنەوە بە 3 لیوای جیاواز دەستکرا بە جێبەجێکردنی ئەو پلانە و پلانەکە تەواوی ئەو شوێنانەی گرتەوە کە پێشمەرگەکانی ئێمەی لێبوون وە کوژراوێکی زۆر لەو پەلامارەدا کەوتەوە. لەو پەلامارەدا تەنانەت فڕۆکەش بەکار هات و بەردەوام فڕۆکەکان بەسەر سەرمانەوە دەسوڕانەوە. ئێمە لەگەڵ کۆمەڵێک پێشمەرگە بەجێماین و لەلایەن جەلالیەکانەوە چواردەورمان گیرا بوو و هیچ ڕێگەیەکی ڕزگار بوونمان نەبوو. جەلالیەکانیش بە جیهاز ئاگاداریان کردینەوە کە ئەگەر خۆمان نەدەین بەدەستەوە ئەوە دەکوژرین. بەڵام بەرگریمان کرد تاکو توانیمان لە ڕێگای 2 کەسەوە دەربازمان ببێت.